كان وكرسيا ملت هموي برسيا كويلو نو كري تركن دجمني قلي كردن يعني خوشویست ئەندامانی بەڕێز چالاکوانە بەڕێزەکان بەناوی خۆم و ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی سەرجەمتانەکەم کە لە دوورەوە هاتوون و ماندوو بوون سپاس بۆ ئەوەی کە ئیمڕۆ لێرە گردبوونەتەوە بۆ ئەوەی یادی 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژەی کە دەسەڵاتدارانی هەرێم خیانەتێکی گەورەیان بۆ خۆیان تۆمار کرد و لەم ڕۆژەدا لە سەدا پەنجاویەکی خاکی هەرێمی کوردستانیان فرۆشت بە داگیرکەران و بە ناحەزان. هەمومان ئەزانین ئەم خاکە پیرۆزە بە خوێنی هەزارەهان ڕۆڵەی ئەم نیشتیمانە بەدەست هاتووە. ئەمانە لەوەتەی دروست بوون بۆ خیانەت دروست بوون، لەوەتەی هەن مێژوویان پڕە لە خیانەت، لەوەتەی هەن خەریکی خزمەتکردنی بێگانن، هەمیشە جاش و نۆکەر و کۆیلەی بێگانە بوون. هەر 100 ساڵ جارێک شتێک بۆ کورد دروستە بێ بۆ میلەتێکەوە کە هۆی نامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا ئەو کاتکەوتی تەنها ساڵێک دانیشن هەموو خەونەکانی کورد دێتە دی، بەڵام مەسعود و هاو ئاوازەکانی و شوێن کەوتوەکانی سواری ملی خۆیان بووبوون و دەیان گوت هێندە حساب بۆ کەس ناکەین، بەڵام دوای 4 ڕۆژ ترسنۆکانە و جەبانانە هانایان بۆ عێراق بردەوە و لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دەیان گوت تکایە دەرگای حیوار دامەخن، وایان ئەزانی کە نیشتیمان دروستەکەن و کوردستان دروستەکەن و دەوڵەتێک دروستەکەن و پاسپۆرتیان دەسووتان و ڕەگەزنامەی عێراقیان دەسووتان. تەنها دوای چەند ڕۆژێک و نەچوێتەوە چەند هەفتە و مانگێک کەوتنە پاڕانەوە و کروزانەوە کە دەرگای حیوار دانەخرێ. ئەوە تا ئێستا شەیبینین هەر وەکو جاران دەستی ڕژێمی تورکیان گرتووە و هاتوون پێش ڕژێمی تورکیا کەوتون لە ناو خاکی هەرێمی کوردستانی پیرۆزە چەندین بارەگا کراوەتەوە، چەندین بارەگای میت و ئیتلاعات و ئەوانە هەن ڕۆڵەکانمانەگرن، گەنجە ئازاکانمان دەگرن، شیروان شێوانیەکان زیندانی دەکەن، دەنگی ئازا و ئەوانەی کاڵێن نابووە گەندەڵی ئەمانە هەموو لە زیندانەکەن. ئێستاش لەم کاتەیە کاتی سەروبەندی بانگەشەی هەڵبژاردنە هەر ڕۆژە و بە درۆ و دەلەسە و بە پارە بەخشینەوە و بە چەک بەخشینەوە ئەیانەوێ وڵایی خەڵک بکڕن. چەبای ڕقی میلەت کە هەستا کەوتنە ژێر قاچی مناڵ و مەزن، کەوتنە ژێر قاچی مناڵ و مەزن. دڵنیام ڕۆژێک ئەم دەسەڵاتدارانە چ مەسعود و چنەوەکانی هەمووان دەکەونە ژێر قاچی مناڵ و مەزن. ئەمڕۆ ئێمە لێرە لە یادی 16 ئۆکتۆبەر هەروەکو سیوێکی ئاب هەروەکو ڕۆژەکانی تر کە خیانەتی تیاکراوە لە مێژووی کووردا ئێمە ئیدانەیەکەین و بڕیارمان داوە بەردەوام بین لە ئیدانەکردنی خیانەت و خیانەتکاران ستەمکاران ئەوانەی کە خەباتی کورد خوێنی ڕۆڵەی کوردیان بە فیڕۆدا لە پێناوی بەرژەوەندی خۆیانە و لە ڕۆژی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 زیاتر لە 151 خاکی کوردستانیان بە تاڵان بە بێبەرامبەر تەسلیمی حەشتی شەعبی و حکوومەتی عێراقی کردەوە. ڕۆژی 16 ئۆکتۆبەر میلەتمان بوو دەربەدەر، زیاتر لە نیوەی خاکمان تەسلیمیان کرد بە تاڵان، هەر لە حەمرین تا شەنگال خانەقین دووز و تازە کەوتە ژێردەستی عەرەب ئێستا کەرکووک بێنازە. 16 ئۆکتۆبەری شوم بوو بەتانە لەسەر ڕووم، من کوردێکی کوژراوم لە کەرکووک بەجێماوم. ڕۆژی هەڵبژاردن هات لە بیرتانە خاک فرۆش
ئەو نەوتەکەی مەبەست بوو بە تۆیەوت گیانت خۆش کۆینەکانیان بە بادە بە پێیەتی نەوتی سادە ئەنۆشن بە پەنهانی ئیتر بەوان چی مادە مەبەستمە مادەی سەوچل دەست بێ یاخود شان و من ماچی ئەکەن بۆ عانە وا پیشە و کرداریانە بڕخێستەم زۆردار لەسەرەوە هەتا خوار سەرشۆڕی بۆچەتەکان تا بمێنێ کوردستان. ئێمە لەم ڕۆژەیە کۆبووینەتەوە دشی خیانەتی چوت بنە ماڵە 16 ئۆکتۆبەر مێژوویەکی ڕەشە بە ناوچەوانی چوت بنە ماڵی بەرزانی تاڵەبانیەوە. چۆن ئەخەوی کە ئەبینن میلەتەکەتان بێبەرگا ئەی قەت نایبیستم گریانی منداڵی بیرسی پێشمەرگە وڵاتتان کرد بە وێرانە گەورە و بچووک سەر هەڵدەگرن لاشەی بێڕوحیان دێتەوە ئەی خوا سەبەبکاریان بگرێ دنیا وەفای بۆ کەس نییە زۆری ڕووخاندوو پرسی خوایە کەس نەکەوێتە بەر شاڵاوی میلەتی برسی. دەستا خۆش بێت. ئێسش کاک بەمە عەبدوڵڵا با فەرمێ بۆ پێشکەشکردنی وتێک. سپاس بۆ ئامادەبوونتان. وەکو وەزانی 16 ئۆکتۆبەر زامێکی قوڵە بەجەستەی نیشتیمانەوە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017دا خیانەتێکی گەورە لە گەلی کورد کرا کە بووە هۆی داگیرکردنی کۆی ناوچە کێشە لەسەرەکان لەلایەن وەحشی شەعبی و باوکاری وڵاتانی دراوسێ و ڕێکەوتنی ژێربەژێری یەکێتی و پارتیەوە. مێژووی ئەم دوو بنەماڵەیە لە سەرەتای دروستبوونیانەوە پڕە لە خیانەت و خاکفرۆشتن کوشتن و زیندانیکردنی چالاکوان و ڕۆژنامەنووس و ئەوانەی بیرکردنەوەیان جیاواز بووە. هەمیشە دەسەڵاتی ئەم دوو بنەماڵەیە بە شێوەیەکی قێزەون ڕوبەڕوویان بوونەتەوە. ئێستا دوای چەندین ساڵ خەڵک لەوە گەیشتووە 16 ئۆکتۆبەر گەورەترین خیانەتی مێژووی کوردایەتیە کە لەو ڕۆژەدا میلەتی کورد چاوەڕێی سەربەخۆییە کرد بەڵام خیانەت بوو بە دیارەکەیان. کێ هەیە لەم کوردستانە دڵی لە لێوان لێوی غەم نەبێ هاوڕێی فرمێسکی شاراوە تینووی تۆڵەی خاکم نەبێ وا ئەنووسم کەچی دەستم وەکو ئاڵاکەم دەلەرێ لە ترسی زەحف و خیانەت جارێکی تر یەکەم بگرێ لە لای گەلی ستەم دیدەم وشەی دۆست چەند نامۆیە لەژێر ناوی کوردایەتی کەچی گشتی خۆ بەخۆیە جاران بە ناوی میرنشین ئێستاش حزب و جوڵانەوە هەموویان یەک فێڕ و دەستن بارن بەسەر کوردانەوە. دەستان خۆش بێت. 16 ئۆکتۆبەرە ڕۆژێکی مێژوویەکە قەت لەبیر ناکرێ ڕۆژی فرۆشتنی 150 خاچی کوردستانە. ئەم ڕۆژە کە کۆمەڵی خەڵکی بێتاوان کوژرا لەسەر دەستی دوو بنەماڵەکە ئێمەش هەتا لە دەستەمانە ڕوحما بێ قەت کۆڵ نادەین و هەوڵ نادەین. زۆر سپاس. وڵات وەکو زیندانە چەتا چەکی لە شانە ڕۆژی هەڵبژاردن هات ڕۆژی هەڵبژاردن هات دەمتان نەدەن بە جەلات دەمتان نەدەن بە جەلات هەولێر وەک زیندانیە هیچ ئازادی تیانە پایتەخت وەک زیندانیە هیچ ئازادی تیانە بژی دەستان خۆش بێ سەرش کاکارمان لوقمان کاکارمان با فەرمێ بۆ پێشکەشکردنی وتێک. ئەمڕۆ ئێمە لێرە کۆبوونەتەوە بۆ یادکردنەوەی یەکێک لە گەورەترین خیانەتەکانی مێژوو دوو بنەماڵە ئەویش خیانەتی 16 ئۆکتۆبەرە کە فرۆشتنی 150 خاکی کوردستان و لە دەستدانی 155 نەوتی کوردستان و ئاوارەبوونی 100,000 خەڵک و کوشتنی دەیان پێشمەرگە و سووتان و تاڵانکردنی سەدەها ماڵە لەسەر هەمووشیانەوە شکاندنی سوعەی کورد بوو لە ناوچەکە و لە ئاسی هەموو جیهانیش کە سەبەبی ئەم کارە ساتە گەورەیەش ریفراندۆمە سەقەتەکەی مەزعود بەرزانی بوو کە بەکە لە ڕقی خۆی و بەبێ جێدان لە ڕای وڵاتان هەستا بۆ ریفراندۆمە و کە بەهۆیەوە ئاگری بەردا لەو دەستکەوتانی کە گەلی کورد لە کاتی شەڕی داعشدا بەخۆی بە خوێنی هەزاران پێشمەرگە بەدەستیە نابوو. ئێستاش بێشەرم و بەبێ ئەوەی پێیان عەیبێ هاتوون داوا لە خەڵکی کوردستان دەکەن کە دەنگیان پێ بدە. منیش لە لەندەنی دۆزەخی گەنداڵکارانەوە پێتان دەڵێم
ئەگەر ئەتانەوێت خیانەتی 16 ئۆکتۆبەر و کوشتنی ڕۆژنامەنووسان و بێموچەیی و بێکاری و کوشتنی خەڵکی ئاسایی لەلایەن چەتە و مافیاکارەوە و سەدان هەزار شتی کە بەردەوام بێت بچن دەنگ و دەرەوبەم دوو حیزبە. زۆر سوپاس. ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕی بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژەکشانەوەی هێزی پێشمەرگە و لە دەستدانی سەدا پەنجاویەکی خاکی کوردستان و دەست پێ کرد لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کەوتووە دەستی کورد و پێشمەرگە. وەکو هەموو ئاگادارین ڕۆژی 16 ئۆکتۆبەر ساڵی 2017 هێزی ئەمریکانی عێراق و عەجدی شەعبی بە هاوکاری چەند وڵاتێکی ناوچەی دراوسێ هێریشان کردە سەرجەم ناوچە کوردستانەکانی دەوروبەری ئیداری هەرێم لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێر تەواو لە ناوچەیان دەخستە ژێر کۆنتڕۆڵی خۆیان و هێزی پێشمەرگەش لە ناوچە کشانەوە. بۆیە ئێمەش ئەمڕۆ لێرە ئەمانەوێت بە هەموو دنیا و ڕێکخراوەکانی نێودەوڵەت بڵێن کێگەتی و پارتی کە ئێستا حکومی کوردستانەکەن و خیانەت لە ناخیاندایە و یاری بە خوێنی شەهیدانەکەن و کەی بیانەوێ قەوارەی هەرێم ڕادەستی بەغدا یا وڵاتانی دراوسێ دەکەن. خۆتان نەزانن ئێستا کوردستان لە ئانووساتی هەڵبژاردندایە ئەمانەوێت ڕۆژی ڕەشە و بیری خەڵکی زوڵم و لەکراوی کوردستان بێنەوە بەیان بڵێن ئێستا کاتی ئەوەیە دەنگتان سزا بدەن و بە دەنگدانتان سزا بدەن و ئەم ڕۆژە بیر نەچێت و خیانەتی 16 ئۆکتۆبەر. ئێمە وەکو چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە شاری لەندەن ئەم چالاکیەمان ئەنجامدا کەویش بریتی بوو لە سازکردنی خۆپێشاندانێک بۆ بیرهێنانەوەی خیانەتی 16 ئۆکتۆبەر. لە یادی 16 ئۆکتۆبەر منەکو کەرکووکیە کە بە فکرم دێ لە 16 ئۆکتۆبەرە لە کەرکووک لە باتی ڕێگا بۆ خەڵکی شارەکە چۆڵکەن بەرەو دەرەوە بڕوابەر لێ شاری حەرجی شعبی نەکەون ئەمان ڕێگان بۆ خۆیان سۆڵ دەکرد و خۆیان نەچونە دەرەوە کە لە هەمان کات ئێستا بانگە شێڵ بژاردنە لە کوردستان کە هاتوونە سوال بکەن لە خەڵکی بۆ دەنگ کۆکردنەوە. داواتان لێکەم دەنگیان پێمەدەن ئەمانە درۆکەن دووبارەمان فرۆشتنەوە. من چالاگوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک سەرنگ سالار ئەحمەد ئەمڕۆ لەگەڵ هاوڕە چالاگوانەکانمان هاتوونێتە بەردەم کونسوڵی عێراق لە لەندەن لە ساڕۆژی خیانەتی 16 ئۆکتۆبەردا کە بەداخەوە وەک لای هەمووان ڕوونە لە 16 ئۆکتۆبەر لە سەرانی یەکێتی و پارتی لە 150 زیاتری خاکی هەرێمی کوردستانە کردە گوڵێکی سوور و لەسەر مێزێک پێشکەشی شیعە و لایەنی شیعەیان کرد بەداخەوانەیە لەو بەڕوارە بەدواوە کوردە چەوسێنرێتەوە دەربەدەرەکرێ ماڵیان داگیرەکرێ هەتا وەکو ئەمڕۆشی لەگەڵا بێ خیانەتی 16 ئۆکتۆبەر بەردەوامە و کورد لەوێ بە هەموو شەوێک تەعریب بکرێ. وەک هەمومان ئەزانی لە ئێستا کوردستان بە کات و ساتێکی هەستیارە تێ پەڕێک هەڵبژاردنە. ئێمە وەکو چالاگوانان و ئەندامان لە لەندەن داوا لە خەڵکی کوردستانەکەین خیانەتی 16 ئۆکتۆبەر ڕێکەوتنی 16 ئۆکتۆبەریان لە یاد بێ کاتێک چوونە سەر سندوقی دەنگدان سەرانی یەکێتی و پارتی سزا بدەن. ئێمە وەکو ڕێکخراوانی داکۆکە لێرە کۆبوونێتەوە لە 16 ئۆکتۆبەکەی دانەی ئەو زوڵ مستەمە دەکەن کە بە دەراک بەگەلەکەمان کراوە کە 150 خاکەکەمان لەدەستداوە خوێنی شەهیدانمان بە فیڕۆ چووە و داوا لە گەلی کوورد دەکەم کە لە 20دا هێزێکی نوێ تاقی بکەنەوە بتوانن گۆڕانکاریەک لەو دەسەڵاتەدا بکەن کە بتوانن خۆرگوزەرانێک بۆ کوردستان بێنەدی. ئەمڕۆ وەک چالاکەوانی ئەندامی داکۆک کۆبوونەوە لێرە بۆی دانەکردنی ئەو خیانەتە گەورەی کە تەنها خۆ لە نیشتیمانەکەمان کرا کە بۆ خۆی لە دەزای 150 خاکی کوردستان بە فڕانی خوێنی شەهیدان و خەباتی 6 ساڵی گەلەکەم داوامەیە لەگەلی کوردستان 20دا بێتە ڕۆژی تۆڵەکردنەوە هێزێکی نوێ تاقیکردنەوە دەنگی پێبەن بۆی هێزە دروستکەین بۆ ڕاماڵینی ئەم هەموو داد و نەعادەلاتی هەیە کاکرێت دەرها بەگەڵ نیشتیمانەکەمان. من وەکو ئەندامێک و چالاکوانێکی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هاتووین بەشداریمان کرد لە گرتبوونەوە گشت بە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق سەبارەت بە 16 ئۆکتۆبەر و خیانەتە گەورەی کە لە گەلی کورد کراوە دیمەی خاکەکەی لە دەستیاوە. ئێستاش هاتووین دژ بەو دەسەڵاتە گەورەیە بجەنگین و لە ناویان بەرین. زۆر سپاس. سپاس ڕێکخراوی داکۆکەکەین کە لە ساڵیادی ڕۆژی خیانەتی 16 ئۆکتۆبەر هەسا بە سازانی ئەم خۆپیشاندانە و کۆمەڵی گەنجی کە لە خۆنەدیوی تاراوگە بۆ بنێتەوە لە خۆپیشاندانە و دەنگین ئەمانەوەی دەنگی ناڕەزایی بگەێنینە دەرەوە کە یەکێتی پارتی خاوەنی خیانەتی 16 ئۆکتۆبەر و دایان خیانەتی ترن کە ڕۆژ لە دوا ڕۆژ لەژێر سای سێبەری ئەو دوو دەسەڵاتەدا لەژێر سای سێبەری دەسەڵاتی یەکێتی و پارتی ڕۆژ لە دوا ڕۆژ کورد ماڵوێرانتر و دەربەدەرەکرێ و لەو ڕۆژەوەی کە خیانەتی 16 ئۆکتۆبەر ڕوویداوە کورد ماڵوێرانتر و دەربەدەرەکرێ و لەو ڕۆژەوە هەتا ئێستا لە ناوچە کێشە لەسەرەکان کورد ئەچەوسێنرێتەوە ماڵوێرانترەکرێ و زوڵ مستەمیان بەرامبەرەکرێ و هیچ لایەنێکی لەسەریان نایەتە جواب بوو و دڵنیا بووم ڕۆژ لە دوای ڕۆژی خیانەتی یەکێتی پارتی خیانەتی زیاتر و زیاتر بوو.